سڵاوتان لێبێت لە خوانی چێوازەوە. ئەمڕۆ شیرینێکی ترم بۆ ئامادەکردوون، ئەوەیش پێوترێت شیرینی بامیان. دڵنیام زۆرینەتان زۆرتان حەز لێیە و زۆریش ئەیخۆن. بەڵام ئەو شیرینێکە من ئەمڕۆ دروستێکم کەرەستەکانی زۆر ئاسانە، تەنها بە چەند کەرەستەیەکی سەرەتایی دروست دەکرێت. بەڵام شێوازی دروستکردنی زۆریشە. واتە تۆ ئەگەر ئەتەوێ ئەم شێوازە نەیکەی شێوازی تری زۆرە ئەتوانین بە شێوازەکانی تر بیکەی. بەڵام من ئەمەم لە هەمووی ئاسانتر و پێ باشتر بوو، بۆیە ئەم جۆرەیانم هەڵبژار. هەندێکی تر هەیە گوێزی هندی بەکارێنێ لە ناوەکەی و زۆر شتی تریش. بەڵام من ئێستا تەنها پێویستم بە یەک پەرداخ لە ئاوە بێ و لە زبدە یاخود کەرە ئەیش 50 گرام و هەروەها شەکری پۆدرە یەک کەوچک و یەک پەرداخ و نیویش لە ئارد. بەڵام پێشەوەی من بە تەواوەتی باسی شتەکانم کەم پێم خۆشە بچین راپۆرتێک ببینین کە ئەو کەرەستانەی کە لێرە هەمووی لە بەردەستمایە لە مارکێتێک بەردەستە. با بچین راپۆرتەکە ببینین و ئەشیاکانتان ئێوە دەتوانن لەوێ هەڵگرن. فەرموو. سڵاوتان لێبێت. ئەمڕۆ هاتوومەتە شەو مارکێت لەسەر جادەی شۆڕش بۆ ئەوەی ئەو کەرەستانی پێویستمانە بۆ خوانی چێواز لێرە بەردەستە و هەڵی بگرین. وەکو شەو مارکێت دەڵێ کوالیتی بەرز نرخی نزم، کەواتەوەرم با پێکەوە بچینە ژوورێ و ئەو شتانی پێویستمانە هەڵی بگرین. فەرموو. وەرەقەکەی خۆم لە یاد نەکردووە. ئەو شتانی پێویستمە بۆ خوانی چێواز ئەمڕۆ لە شەو مارکێت هەڵیەگرم. من ئەم بەشێکە هاتوومەتە شەو مارکێت لە سەر جادەی شۆڕشە باشە. پێویستمان بە هەندێک شتە بێ لێرە هەڵیەگرین. یەکەم شت کە زۆر زەرورە پەنیری مۆزارێلایە. با ئێستا بچین پەنیرەکەمان هەڵگرین. ماشەڵڵا ئێرە زۆر گەورەیە، یعنی تێیدا و نەبی. شیرینێکی خۆشتان بۆ دروست دەکەم، دڵنیام بە دڵتانە بێت و پێویستمان بە قشتا بێ، واتە کرێمی شت. بەڵام ئەو جۆرانە پێویستمان بە ماستێکیشە بێ، ماستێکیش بەرین. ئەوە لەم بەشە تەقریبەن ئەو شتانەمانەویست و شیری تەڕمان پێویستە. مریشکمان پێویست نییە. چی کاکی کامێرەمان مریشک مەگەر خۆت حەزت لە مریشکە؟ نەدا باش. ئەم بسکویتانەشمان پێویستە. بادانێک لەوانە شەڵگرین. شیری تەڕ و خەڵاس. شتەکانی ئەمڕۆمان ئەوەندە بوو. وەکۆ بینن شەو مارکێت زنجیرە مارکێتێکە لە هەولێر و لقێکشان لە سلێمانی هەیە، هەموو شتێکیان هەیە، لە گۆشت، لە مریشک، لە مقابلات و لەگەڵ ئەو شتانەی کە لە قوتو نراون و لەگەڵ چەرەسات و لەگەڵ شەربەت و هەر شتێکی تر کە تۆ دڵتەی خوازێت. شیرە حیاتەکەمان. طبعاً شیر دوو جۆری هەیە، یەکێکیان بە فول فاتە، ئەوی تریشان لۆ فاتە، واتە یەکێکیان بە تەوری کە زۆرە تەوریەکەی، یەکێکیان تەوریەکەی کەمترە. بۆ هەندێک شیرینی پێویستەکە کە تۆ شیرێک بەکاربێنی کە تەوری زۆر بێ، بۆ هەندێک شیرینی تریش پێویستەکە شیرێ بەکاربێنی کە تەوریەکەی کەم بێ. کەواتە من هەردوو جۆرەکەیم هەڵگرت بۆ هەر شیرینیە هەر کامێکیانم ویست ئەوە هەڵەگرم. ئەوە لێرەش ئەو شتانەیە کە لە هەموو بەشەکانی تریش هەیە، دڵم زۆری خوازێم. منتیقەیە زۆر شیرینە لای من، زۆر خۆشە. ئێستا با بڕۆین حساباتی خۆمان بکەین. بەڵێ عزیزان، وەکو بینیتان من بازاڕیکردنم لە شەو مارکێت کرد. ئێوازانن شەو مارکێت چەند زنجیرە مارکێتێکی گەورەیە لە شاری هەولێر و لە سلێمانیش لقێکیان هەیە. ئێوەش بە خۆشحاڵیەوە هەموو ئەو شتانێک کە ئێوە ئەتانەوە بۆ شیرینی و بۆ خواردن دەستان کە ئەتوانن شەو مارکێت هەڵبژێرن. کاتە با لە ئێستاوە کاتەکەمان دەست پێ بکە. دەسەرێن بە دروستکردنی شیرینەکەمان. وتمان یەک پەرداخ لە ئاو، یەک پەرداخ و نیو لە ئارد. بەڵام من هەمان پەرداخ بەکارێنم، واتە نابێ پەرداخێکیان بچووک بێ، پەرداخێک گەورە بێ. تۆ مادەم بە پەرداخ کارەکەی ئەبێ هەموو شتەکانی سر کە بە قیاسان دایەنەی بە پەرداخ بێ. ئەگەر هاتوو بە کوب کارت کرد ئەبێ هەموو شتەکانی تر کە دایانی بە کوب بێ. کاتە یەک پەرداخ ئاو، یەک پەرداخ و نیو لە ئارد، 50 گرام زبدە، یەک کەوچکی خواردن شەکر. ئەگەر پێشت زۆر بۆ توانی شەکرەکەی کەمترکەی، بەڵام ئەمە شەکری پۆدرێ من بەکارمێنەوە، شەکری ئاسایی
تێمەکە لە بەرەوەی من لەگەڵم شتانە تێکەڵی ناکەم لە دواییە پێتانەڵم کە چۆن شەکرەکەی بۆ زیادەکەین و هەروەها پێویستمان بە فستقی هاڕاوی شەویش تەنها لە ئاخیرە هەندێکەکەین بەسەر بامەکەیە وەکو دیزاینێک جوانە لە بەرەوەی خۆی ڕەنگێکی تقریبن ئاڵتونی هەیە ئەمیش ڕەنگێکی سەوز ئەیکی بەسەر بامەکەیە زۆر جوانەبێ و پێویستیشمان بە دوو هێلکابێ ماشەڵڵا هینەشم زۆر قشت و جوانە ئەم شێفە ئەمە شێفی دومە باشە کەواتە پێویستیشمان بە ئەم لایلۆنانە ئەبێ کە کرێم ئێوازان کرێم کاتێکا گریتەوە بۆ سەر کێک و یاخود بۆ ئەم جۆرشتی دینیانە پێویستت بەم نایلۆنانە ئەبێ و پێویستت بە دەمە بێ حتمما ئێوازان لە بازاڕەکان چەند جۆرە دەمێکەیە ئەتوانی هەر دەمێکیان کە خۆت پێت خۆش بوو بەکاری بێنی ئەمەیان حتمما وەکو لێتان دیارە دەمەکەی هەندێک بچووکترە ئەمەشیان هەندێک ئەستورترە واتە بەپێی حەزی خۆتە کە بامەکە چۆنەکەی و پێویستیشمان بە میکسەرێکە بێ ئەویش لە کۆتاییە پێتانەوە چیلەکەین ئێستا با سەرەتا دای بگرسێنین باشە پێویستمان بە یەک پەرداخ لە ئاو ئەبێ بەو شێوازە طبعا ئەمەی کە من دروستیەکەم زۆر کەم دروستەکەم بەڵام تۆ ئەگەر ویستت یاخود سەرخێزانی زیاتر بنویست زۆرتر دروستکەی ئەتوانی زیاتر دروستکەی بەڵام من ئەمەندە بەسە کە دروستیکەم بزانم ژێرینەکەم تەواوە گەرم شتەکەم تەواوە و پێویستمان بە زبدەکەشە بێ و کوتم زبدەکە 50 گرام باشە زبدە بۆ یەک پەرداخ ئاو لەگەڵ یەک پەرداخونی و لە ئار پێویستمان بە 50 گرام زبدە بێت طبعا ئەم شێوازەیە کە من دروستیەکەم تقریبان بۆ شیرینی ئێکلەریش بەکارێنرێت حتمما خواردووتانە و زۆرێکی ژەڵەن چاسخان شیرینی ئێکلەر بۆمان دروست ناکەی ئیشەڵڵا بەپێی درێژایی پرۆگرامەکەم کە بریتە لە خوانی چێواز هەم شیرینی هەم خواردن هەم زەڵاتە هەم سوب و زۆر شتی تریشی تێدا بێ ئینشاءڵڵا بینەر بن تەنها لە چەناڵی یوتیوبم ئالێرە سبسکرایبی چەناڵی یوتیوبم کە لەوێ ببە بە ئەندامێک لە ئەندامە خێزانە جوانەکەی من بۆ ئەوەی بێبەش نەبی لە هەموو ئەو خواردن و شیرینیانەی کە من دروستیانەکەم کەواتە ئەمە تۆزێک پێی ئەچێت تاوەکو زبدەکە ئەتوێتەوە باشە وەکو وتم هەندێکی تر هەیە گوێزی هەندیش بەکارێنێ ئەگەر حەزت لێ بۆتوانین گوێزی هەندیش بەکاربێنی ئەگەریشنا لێگەڕێ ئاردەکەش هەر یەک پەرداخونی و بۆ پەرداخە کە زبدەکە تۆزێک توایەوە ئەنجا من وردە ئاردەکەی بۆ زیادەکەم و لێگەڕێم تا تۆزێک ئەبێ بە هەویرێکی جوان ئازیزان سێرکەن ئەوە زبدەکە و ئاوەکەمان جوان توایەوە ئێستاش بەش ئاردەکەی بۆ زیادەکەین طبعا وەکوتم تاوەکو هەویرێکی جوانی لێ دەرەچێت باشە بۆ شێوازە ئێستا لەوانەیە بڵێن چاسخان هێلکەکەی بەکارێنی و شەکرەکەشکەی بەکارێنی نە شەکرەکە نە هێلکەکە جارێ بەکار نایەنم تەنها لێگەڕم تا ئەم هەویرەم جوان بۆ دەرەچێت بۆ شێوازە سێریکەن جام هەویرە ماوێت تێبێ زۆر جوانتر لەسەر ئاگرەکە بمێنێتەوە بۆ شێوازە هەمووی جوان تێکەڵەکەی تا هەویرێکی تونند و باشمان بۆ لێ دەرەچێت طبعا ئاوا بۆ شێوازە تێکەڵیکە دەستی لێ بەرمەدا بۆ ئەوی بەژێر تاوەکەتانە نووسێ و خراپ نەبێت طبعا ئەو شەکرە ئێمە دواتر ئێوازان شیلەی بۆ وەگرینەوە بەڵام ئەگەر ویستت شەکرەکەی ئێستا تێنەکەی لە بەرەوەی شیلەکە خۆی شیرینە ئەوە پێویست ناکە کەواتە ئەتوانی طبعا ئەم شیرینیە پێویستمان بە شیلەکەی ئەبێ کە لە چی و چی پێکاتەوە بە هەمان شێوە وەکو هەموو شیرینیانی تر کە دروست دەکرێت پێویستمان بە شیلەیە شیلەکەش لە شەکر و ئاو پێکاتوە ئەویش ئەگەر بە قیاس پێتان بڵێم ئەتوان ئەویش هەر بە پەرداخ بیکەن یعنی زۆر مەگرنەوە پێویست ناکە چکە ئەو هەویری کە گرتومانەتەوە کەمە یەک پەرداخ شەکر و لەگەڵ یەک پەرداخ ئاو ئەمانە هەمووی جوانەکەیتە ناو تاوەیەکی ئاوە سێریکەن و هەروەها هێل و دارچینیش ئەگەر حەزت لێبوو بۆنی هەبێت و ئەتوانی گوڵاویش ئەگەر حەزت لێبوو بە هەمان شێوە گوڵاویشی تێ بکەیت ئەگەر ویستی شت دەتوانی ڤانێلاشی تێ بکەی یعنی ئەم چوار شتە ئەم چوار ئۆپشنە بەدڵی خۆتە هەم دارچین هەم هێل حێلیش پێڵین ئێمە زیاتر و هەم ڤانێلا هەمیش گوڵاو ئەمانە هەمووی بەدڵی خۆتە لە شیلەیە ئەگەر بتەوێت بۆی زیاد بکەیت باشە
ئێستا ئەمە وردە جوان تێکەڵیەکەین. طبعا ئەمە تۆزە کاتێوێ بۆی هەم بە بنەکەیانە نووسێ هەمیش هەویرێکی جوانەها هەویرەکە ئێستا چۆنە یەک تۆزی تر لەسەری بێ هەویرەکەمان بەسێتی. ئازیزان کاتێککە من شیرینی دروست دەکەم هەر جۆرە شیرینێک بێ کە ئەڵێم پێویستمان بە شیلە ئەبێ تکایە شیلەکە بەم شێوازە دروستکەن نە زیاتر نەکەمتر. ئەگەر ویستە شیلە زیاتر بگریتەوە ئەوە تەنها لە شەکرەکە و لە ئاوەکە زیاترەکەی بۆ نمونە ئێستا من ئەڵێم یەک پەرداخ شەکر یەک پەرداخ ئاو بەکار بهێنا. ئەگەر ویست زیاتری بکەیکەی بە 2 پەرداخ شەکر 2 پەرداخ ئاو دەخولەت زیاتر بە هیچ شێوەیەک نابێ شیلە ئەو شەکر و ئاوەکە خەیتە سەریە بێ بە شیلە نابێ بە هیچ شێوەیەک لە دەخولەت زیاتر لەسەر ئاگەر بێ. ئەگەر بێت و لە دەخولەت زیاتر بێ ئەوە تۆ بە هەموو شێوازەکان لە شێوازەکان شیلەکەت سەقەتە بێ. بۆیە ئاگاداری ئەو خاڵە بن. ئەوە ئاردەکەمان سێریکەن چەند جوان دەرچووە. وردەوە بە تاوەکەشان نانووسێت چکە خۆی ئەگرێ بۆ شێوازە. طبعا ئێستا ئەم هەویرەمان گەرمە ئەبێ تقریبان 5 خولەک یەکەم هەویرە دابنیت تا تۆزێک سار دەبێتەوە ئەنجا داتر شەکرەکە و لە هەمان کاتە هێلکەکەی بۆ زیادە. سێریکە ئازیزان سێری هەویرەکە چەند جوان دەرچۆ ئەبێ ئاوا بێ واتە نابێ هەویرەکە ئاوا هێناتە خوارێک سەر بکەوێتە خوارێ بۆ شێوازە ئەوە هەویرەکەمان. ئێستا ئەیکوژێنینەوە پێویستمان پێی نەما ئەمە ئاکەینە ناو قاپێکی خڕەوە نابێ ئەمە لی گەڕێ بۆ ماوەی سێریکە ئەو هەویرەکەی زۆر هەویرێکی جوان دەرچووە بۆ ماوەی 5 خولەکێک یاخود 10 خولەکێک لی گەڕێ ئەو هەویرەکە لی گەڕێ تا تۆزێک سار دەبێتەوە کە سارد بۆ یە کەوچکی خواردن یاخود یە کەوچکی زەڵاتە بەدڵی خۆتەوە کوتم شەکرەکە بۆی زیادەکەی و لەگەڵ 2 هێلکە لە میکسەری جوان تا هەویرەکەمان بە شێوەیەکی جوان ئەبێت کە بوو ئەو کاتە ئەیکەینە ناو ئەم نایلۆنانە و لە ڕۆنا سووریەکەینەوە و دواتریش کە سوور بۆ ئەیکەینە ناو شیلەی کە ئامادەمان کردووە کاتە با تۆزێک سار بێت و لەگەڵتانە. ئازیزان تقریبان 5 بۆ 6 خولەک هەویرەکەمان دانا تا تۆزێک سارد بۆ ئێستاش شەکری پۆدرەکە بۆ شێوازە و لەگەڵ 2 دانە هێلکە ناشکە شکە بۆ شێوازە ئەمە سەرەتا یەک هێلکە تۆزێک تێکەڵ یەکەین بە میکسەر اینجا من قسە ناکەم لەبەری دەنگی میکسەرەکە خۆش نییە. ئەوە هێلکەیەکمان کردە ناو هەویرەکەمان ئێستاش هێلکەی دووەم. طبعاً ئەوە هەویرەکەمان ئێستا ئەم هەویرە هەندێک هەیە پیکین پاودەریشی تێکە ئاسایە ئەتوانی هەندێک پیکین پاودەریشی تێ بکەی بەڵام بەڕای من تا بتوانی ئاوەش بۆ شێوازە دروستکەی پیکین پاودەری ناوێت و ئێستا پێویستمان بەو نایلۆنانە ئەبێ پێویستمان بەو دەمانە بێت کە هەمانە شێوازە و ئەمە هەندێکیە بڕین بە مەقەستێک بۆی جۆندانیشێ بۆ شێوازە ئێستا هەویرەکە بە کەوچکێک بە شتێک ئەیکەینە ناو
بۆی ئێرەم لێ پیس نەکا. عزیزان طبعاً ئەوە هەویرەکەمان بە ئاگرەکەش پێ بکەین بۆ ئەوەی ئەمەش بالابین پێویستمان پێی نییە. ئەوەش بالابین پێویستمان بە مەقەستێکە دێت حتمما. مەقەسەکە هەموو جار ئاوا لە ڕۆنەکەی هەڵەکێشیت و ئەو هەویرەی پێ کەپەکەی باشە بۆ ئەوەی هەویرەکەمان لێ خراپ نەبێت. ئەم بەشەی هەموو جار ئەم بەشە ئاوا جوان جوان باە بۆ ئەوەی زەخت بچێتە ئێرە و کاتێکە زەخت لە هەویرەکەکەی بە ئاسایی بە ئاسانی نەک بە ئاسایی باسانی بێتە دەرێ. ئێستا بەو شێوازە ئەوە کەڵتیکە و بیکەرە ناو زەیتەکە. طبعاً کە کردە ناو زەیتەکە زەیتەکەت نابێ بە هیچ شێوەیە قرچاو بێ. ئاگاداری ئەو خاڵە بن باشە بە هیچ شێوەیەک نابێ زەیتەکە و قرچاو بێ بۆ ئەم جۆرە بامیانە. ئاوا دووبارە بەو شێوەیە. ئەجا قەبارەی بامیەکە بە دڵی خۆتە ئەگەر حەزت لێ بێ بامیەکەت تۆزێک گەورەتر بێ ئەتوانی تۆزێک بە گەورەی بیکە وکو ئاماژەم پێەیە دەمەکانی جیاوازە من ئەم دەمەی کە بەکارمێناوە هەندێک باریکە. طبعاً ئەوەنەم هەویر تێ کردووە ماشەڵای لێبێ هەنا مشکلە نییە هەر ئیش بڕە ئەی تری مشکلە نییە. کاکەها هەموو شتێ حەلی هێوانە ئەوەش حەل. ئەو بۆیە دایم سێپارێکتان هەبێ زۆر باشە. جا ئەمە لێ ئەگەڕین تا تۆزێک سار دەبێتەوە هین سوورە بێتەوە سار دەبێتەوە چیە بۆ چ بووە سار بێتەوە. بە هەموو جار عینەشت مەقەستەکەت لە ڕۆنەکە هەڵکێشە کە زانی ڕۆنی پێوەماوە پێویست ناکە هەڵی کێشی بەس ئەگەر زانیت ڕۆنی پێوە نەماوە مەجبوریەتە کە لە ڕۆنەکە هەڵی کێشی بۆ ئەوەی هەویرەکە بە جوانترین شێوە ببڕدرێ و لێو خراپ نەبێ بۆ شێوازە. جا مەجالیشی تیا بێڵەرەوە واتە با زۆر زۆر هەویرەکە لە ناو ڕۆنەکە نەبێ یعنی پارچەی زۆر ببڕی بۆ ئەوەی ئیشەکە لێ خراپ نەکە. ئێستا ئەمەندە بەسە تا هەندێک ڕۆنەکەمان جوان جوان ئەو بامیەی کە تێمان کردووە سوورە بێتەوە کە سوور بووە ئەو کاتە لە ناو شیلەکە هەڵێکێشین وەکو من ئاماژەم پێ شیلەکە پێشوەختە ئامادەم کردووە لە هێل و دارچینم تێ کردووە تەنها بۆ تام خۆشی بەڵام تۆ ئەگەر ویستت ئەتوانی ڤانیلاشی بۆ زیاد بکەی ئەشتوانی گوڵاویشی بۆ زیاد بکەی و ئەمەش هەر شیلەیەکی ترە لەسەر ئاگردام ناوە ئیتر هەر کات ئامادە بۆ توانین ئەویش ئامادە بکەین ئەگەرنا ئەوی تریان بەسە. ئێستا ئەمە بە ئیسراحەتی خۆی وە ڕۆنەکەمان ناقرچێ و سوورە بێتەوە با چاوەڕێکین تا سوورە بێتەوە. لەگەڵم بن لای نەبن یوتیوبەکەم سبسکرایب کەن بیرتان نەچێت دڵنیان پەشیمان نابنەوە. خوانی جیاواز هەمیشە شتی جیاوازتان پێشکەشەکە. ئازیزانم وەکو بینن وا وردە وردە جوان سوورە بێتەوە. طبعاً ڕەنگەکەی بە دڵی خۆتە ئەگەر ئەتەوێ ڕەنگەکەی زۆر زۆر ئاڵتونی بێ ئەوە ئەتوانی زیاتر لەسەر ئاگر بیاڵیتەوە تا جوانتر سوور بێتەوە. ئەگەر ئەتەوێ ڕەنگەکەی احتیاجی بێ واتە نۆرماڵ بێ ئەتوانی لێیگەڕێ. ئێستا وردە وردەوا تەواو بێت ئێمە پێویستمان بەوەیە کە قاپ بهێنین بۆ ئەوەی سێرڤزی کەین ئەتوانین لەسەر ئەو دڵە قاپەکەشم زۆر جانە قشتە هەروەڵا قشتە ڕۆڵە ئەتوانین ئێستا وردە وردە دەری بهێنین بەو شێوازە یەکسەر بیکارە خۆی گەرم بێت. عادەتەن فێر بن کاتێکە شیرینیەک دروستەکەی پێویستمان بە شیلە بوو ئۆتۆماتیک یا ئەڵڵا
ئۆتۆماتیکیان ئەبێت شیلەکەت سارد بێ ئەوی ترت گەرم بێ واتە ئەم شتێک کە من ێستا دروستم کردووە بامەی پێوترێ بامێکەمانە بێ گەرم بێ و شیلەکەمان ئەبێ سارد بێ لە بیری مەکەن باشە زۆر جوانیش دەرچووە بۆ شێوازە ئێستا لەناو شیلەکە ئەتوانی چەند خولەکێک بیاڵیتەوە تاوەکو شیلەکە هەڵەمژێ ئەگەر ئەشتەوێت زۆر شیرین نەبێ ئەتوانی یەکسەر لە شیلەکە دەری بهێنی بامێکە بۆ ئەوەی شیلە زۆر هەڵنەمژێ ئەنجا بەدڵی خۆتە ئەگەر حەزت لە شیرینی بوو با زیاتر تیا بێ حەزت لێ نەبوو ئەتوانی زیاتر تیانیاڵیتەوە طبعا من لەم قاپەیە سێبزیەکەم باشە وەکوتم شیلەکەی بەدڵی خۆتە قاپێکی خنجیلانە و جوان هەر ڕەخنە و پێشنیارێکتان هەیە ئازیزان لە ژێر کۆمنت لە ژێر کۆمنتی ئەم ڤیدۆیە ئەتوانن بەشدار بن لەگەڵم بۆم بنووسن کە بزانم چیتان هەیە یا خودەتانێت چیت دروستکەم بۆ پرۆگرامی داهاتووتر ئەتوانن لەگەڵما بەشدار بن و پێم بڵێن بۆ ئەوەی بەدڵی ئێوە بکەم چکەمەی من کە دروستێکم لەبەر خاتری دڵی ئێوەیە ئەگەر بێتەوە بەدڵتان نەبێ نابێت وانێ شتێکە بەدەست نەبێ خۆی زۆر ناخۆشە سێریکەن چەند جوان دەرچووە دا بڵێن چاز هەر خراپە کاکە فێری هیچمان ناکە ها ئەوە شیرینی سێریکەن ئەوە شیرینەکەمان یەک تۆس فستقی هاڕاو ئەتوانێت بکەی بەسەریە تەنها وەکو دیزاینێک و وەکو شتێکی جوان ئەگەرنا زەرور نییە بەڵام بەدڵی خۆشتە بۆ شێوازە دەرچوو من کەمم ئامادە کرد هەرچەنە هەویرەکەشم تێیدا ماوە یعنی توانم زیاتریش دروستکەم بەڵام وتم بە بەس بێت ئەوەندە هەرەوەی ئێوە بزان کە چۆن دروست دەکرێ و شیرینیەکی چۆنە وەکو بینیتان شیرینیەکە شیرینیەکی هەتا بڵێ ئاسان هەتا بڵێ خۆش هەتا بڵێ بەتام هیوادارم سووتان نەبینی بێ بیرتان نەچێ چەناڵی یوتیوبم سبسکرایب بکەن کاتێک خۆش بۆ هەموو لایەک هەمووتانم خۆشەوە چای منە